ئاگادارین کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی گەنجانە دەستی گەنج یاخود چینی گەنج ێکێکە لە چینە بەهێزەکانی کۆمەڵگە پاوەری کۆمەڵگەیە کە هاوکارانم کامێرەمانەکان بۆ گەنجین ئەمڕۆ قساکەین لەسەر دۆخی گەنجان لە هەرێمی کوردستاندا با بزانین دۆخی گەنج لە هەرێمی کوردستان چۆنە لەم ڕۆژەدا چیان بۆ دەکرێت هاوکات لەگەڵەوەژە چەندێک سوود لە توانە و تاقی گەنجەکانی ئێمە وەرگیراوە بەداخەوە لە ساداران جاگەدارین کە بەشێکی زۆری گەنجەکانمان بەهۆی کە دۆخی دارایی و ئابووری و دۆخی سیاسی و ئەمنیش لە هەرێمی کوردستاندا باش نییە وای کردووە کە بەشێک لە گەنجەکانمان کۆش بکەن بەرە و دەرەوەی وڵاتوکە لەو ڕێگێدا کۆمەڵێک گیر و گرفت و دۆخی ناخۆشتێتە بەردەمیان گفتوگوێن بابەتاکەی بە میوانداری خالید قادر بەڕێوەبەری سەنتەری گەنجانی ڕانیە کە ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵمانە کاک خالید سلااوت لێ بم کاتت باش سوپاس کە بانیا میوانی بانی کورسات نیوزی دەمەوێت سەرنجی جەناب بزانم لەسەر دۆخی گەنجان لە ئێستادا کە ئەو دۆخی کە ئێستا هەیە ڕوونە بۆ هەمومان بەڵام ئەمێ بزانم تۆ چۆن دۆخەکە بینی سلااوتان لەبێت و بیانیتان باش ڕاستی بەداخەوە ئەمڕۆ لەگەڵ یادکردنەوەی ئەم ڕۆژە گرنگە دەتوانم بڵێم گەنجان لە تەواوی دنیا بەتایبەت لەم 2 ساڵەی ڕابردوو ڕوبەڕووی کێشە و گرفت و بێکاریەکی زۆر بوونەتەوە بەتایبەت دوای پەتای کۆڕۆنا و ئێستا یەکێکە لە پرسە گەورەکانی ئاستی دنیا و لە کۆمەڵگای خۆماندا بەداخەوە ئەنی کێشەکە زۆر زەقتر کێشە و گرفتەکانی بەردمی گەنجان دەتوانم بڵێم بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە ئەمە ژوایی کردووە کە وەک جەنابیشت ئاماژەت پێدا دووبارە پەشنە سەرنەوەی دیاردەی کۆچ بە شێوەیەکی بەربڵاو یا دەتوانم هەردوو چەمکەکە بە چەمکی پەتا ناوبێنم هەم پەتای بێکاری و بێهیوایی وای کردووە کە بەداخەوە گەنجی ئێمە لە ئێستادا هەست بە نام و بوون بکە و ئەم خەون و خواست و بەهرە و توانە و تاقەی لە گەنجی ئێمەدا هەیە کە من پێم وایە هەمیشە گەنجانی ئێمە لە پێشەوەی خزمەتکردنی ئەم وڵاتە بوون و گەنجانی ئێمە جگەلەوەی کە گەنج خۆی وەک تۆ باست کرد هەوێنی پێشخستنی کۆمەلگایە و لەم کۆمەلگایی ئێمەدا ئەرکەکانی سەرشانی خۆی ئەوەندەی کە گەنج لە بەرەکانی جەنگەوە بیگرا بۆ بەرەنگاربوونەوەی ترۆر و هەموو ئەو هەڕەشانەی کە لەسەر میلەتی ئێمە بووە تا دەگاتە داهێنان و تا دەگاتە هونەر و تا دەگاتە بەشداری کۆمەلگا بەڵام دەتوانم پێت بڵێم کە خەونی گەنج لە ئێستادا ئاستی ینی ئاستێکی تێپەڕاندووە ینی جاران ئێمە مەسەلەن لە سنتەرەکانی سنتەری چالاکی گەنجان کێکێکە لە پرۆژە گرنگەکانی خزمەتکردنی گەنج مەسەلەن لە ڕانی ئەم پرۆژەیە نزیکی 22 ساڵە خزمەت دەکا و هەموو ئەو دامەزراوانەی کە پەیوەندیان بە خزمەتکردنی گەنجەوە هەبووە تواندراوە بەشێک لە وەڵامگۆی خەون و خواست و هیواکانی گەنج بین یان مەسەلەن لە ساڵانی ڕابردوو ئاشتی بەشداریکردنی گەنجان لە چالاکیەکان لە ئاستێکی ئێجگار باشدا بوو بەڵام لە ئێستا هەز دەکەی ینی خواستەکانی ئەو سنووری ئەم سەتەرانەی تێپڕاندووە و بۆتە خواستێکی گەورەتر کە پێویست بەوە دەکات دەوڵەت لە ئاستێکی جددی تردا ینی من ڕاشکاو پێت بڵێم چۆن لە وڵاتان کە کارەساتێک ڕوودەدا کە ڕووداوێک دێتە پێش دەوڵەت بودجەیەکی تایبەت لیژنەیەکی تایبەت خوێندنەوەیەکی تایبەت دێنێتە ئەولەویەتی ئیشی بۆ ئەوەی کاری لەسەرکە لە ئێستادا گەنجی ئێمە هاتوتە ئەم قۆناغەی کە دەبێت دەوڵەتی ئێمە ئەم بابەتە ئەم دیاردەیە زۆر بە جددی وەربگرێ و خوێندنەوەی جددی بۆ بکرێ و هەنگاوی بۆ دابدرێت چ لە بواری پەروەردە ئێمە دەتوانین چی بکەین چ لە بواری گەشەپێدانی توانای گەنج دەتوانین چی بکەین و چۆن دەتوانین بێکاری ینی من دەمەوێت لەم بەرنامە بەڕێزەی ئێوە قسەیەک بکەم ڕاستی ئێمە خوێندنەوەیکی تەندروستمان بۆ چەمکی بێکاری نییە ینی ئێمە تا ئێستا پێمان وایە مەسەلەن کردنەوەی چەند کارگەیەک مەسەلەن لەولا چەند پرۆژەیەک دامەزراندنی 1000-2000 کەسێک ئەگەر ببێ ینی لەوانەی کە دەستنە ئاستی هەرە پێشەوەی بەدەستێنانی بڕوانامەکانیان ئانی پێمان وایە ئەمە دەتوانێت دیاردەی بێکاری لە وڵاتی ئێمە کەم کاتەوە کە من پێم وایە دەبێ ئێمە لە قۆناغی ئێستا لە سەردەمی ئێستا لە زمانی ئێستا لێمان تێک نەچێ ئێمە لە سەردەم و زمانێکی زۆر جیاواز لە ڕابردوودا دەژین دەتوانم پێ بڵێم دە ساڵ خواستی گەنج تایبەتمەندی گەنج خوێندنەوە بۆ گەنج لە وڵاتان
خوێندنەوەی تازەی بۆ دەکرێت پلانی تازەی بۆ دادەنرێ ئێمە هەر ئێستاش لە هینی ڕابردووەوە تەماشای گەنج دەکەین ئێمە دەبێ بتوانین لە ئەو بوارانەی کە گەنج دەتوانێت لە ئێستادا مثلا لە آیتی بنمونە چۆن دەتوانین بەرهەمهێنان لە توانای گەنجدا بکەین چۆن دەتوانین ئەمە بکۆزینەوە بۆ پڕکردنەوەی ئەمەی پێی دەڵێن ڤایرۆسی بێکاری لە ناو گەنجاندا کە گەیشتۆتە حاڵەتێکی سووری خەتەرناک مثلا چۆن دەتوانین لە واری وەرزشدا لە ناو وەرزشدا مثلا حتا لە واری گەیمیندا چۆن دەتوانین وا بکەین چۆن دەتوانین لە واری ژینگەدا چۆن دەتوانین لە واری داهێناندا گەنجی ئێمە دەبینین هەمومان لە راپۆرتەکان ئاگامان لێیە یعنی گەنجی ئێمە توانا و ئیمکانەتێکی گەلێک باشی هەیە و زۆر لە گەنجانی ئێمە دەتوانن تەنانەت لە ئاستی دنیا ڕاستی ئەگەر گوێبیستی من بی من ئەمێ پرسیارێ بکەم هەر سەبارەت بە ئەو پرسەی کە باست کرد لە دابینکردنی هەلی کار بۆ گەنجان یعنی لە هەرێمی کوردستان توانراوە بەپێی ئەو خواستانەی کە گەنج هەیەی بۆ کارکردن یاخود ژینگەیەکی لەباری کارکردن بۆ گەنج ڕەخسێنداوە تا بتوانێت لەو چوارچێوەیە کارەکانی خۆی بکاتوە بتوانێت ژیانی خۆی بەڕێ بکە بەدڵنیاییەوە نا و بۆیە من دەڵێم لە ئێستادا پێویستە ئەم پرسە لە ئاستی حکوومەت لە ئاستی دەوڵەت لە ئاستی حتا یعنی توێژینەوەی زانستی و جددی بۆ بکردرێ لە زانکۆکان ئەدیبێتی تایبەتی بۆ ساز بدرێ هەوڵ بدەین بەپەلا کۆنفرانسێکی تایبەت لە پرسی گەنج لە هەرێمی کوردستان ساز بدەین ئێمە لێمان تێگنێت چەند ساڵە مثلەن ئێمە کۆنفرانسێکمان نییە ینی راپۆرتێکمان نییە ینی دەوڵەتی ئێمە خۆ راپۆرتێکی نییە بیداتە کۆمەڵێک میدیاکاری بەڕێزی وەک ئێوە بۆ ئەوەی بەرچاوتان ڕوون بێ کە داتاکانی ڕەوشی گەنج لەکوێدایە بۆیە نەخێر لە دەرفەتی کار نەک هەر نەمانتوانیوە بەرهەمهێنان لە توانای گەنجدا بکەین و وەڵامگۆی خواستەکانی گەنجان بین بگرە گەیشتوونێتە ئاستێک کە ئەوە دەبینی مەسەلەن لێ شاوێک لە گەنج ئەم وڵاتە بەجێ دێڵێ کە ئەمە ڕاستی مەترسیدارە و ئەمە پێویست بەوە دەکات هەمومان ینی هێشتا گەنجی ئێمە بەشێکە لە پێشخستنی ئەم وڵاتە بەڵام لە چوارچێوەی ئەوەدا کە ئێمە بتوانین وەڵامگۆی خواست و خەون و بەهرە و تواناکانی ئەوان بین کە من پێم وایە نەخێر نەک لە ئاستی ئەواندانین بگرێ ئێستا دەتوانم بڵێم ئەمڕۆ لە ڕۆژی جیهانی گەنجاندا دەبێ ئەوە بڵین کە مەترسی هەرە گەورە لەسەر ئەم کۆمەڵگایە کێشەی گەنجە و کێشەی گەنج دەبێ بخرێتە ئەولەویەتی ئیشەوە و کێشەی گەنج دەبێ بخرێتە یعنی لە پێشەوەی نەک هەر سنتەر و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ڕاستە هەموو ئەو هەوڵانەی لە چوارچێوەی سنتەر و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی دەدرێن من ڕۆڵیان بەشداریان بە گرنگ دادنێم و بە تەکید بەشی خۆیان توانیویانە خزمەتێکی کەم تا زۆری ڕێژەیەکی باشی گەنجام بکەن بەڵام تۆ کە لە شارێکدا مەسەلەن لە دەڤەرێکدا من بیرمە 10 ساڵ زیاتر 15 ساڵ لە چەند بەرنامەیەکی ئەم کەناڵە بەڕێزەی ئێوەدا مەسەلەن نمونەی ئەم دەڤەرەم هێناوەتەوە تۆ لە دەڤەرێکی گەورەدا کە سنووری ڕێژەی دانیشتوانی نزیکی 500,000 کەسە دەڤەری ڕاپەڕی بەڵام مەسەلەن سنتەرێکی گەنجان دەبینی لە هەموو ئەم دەڤەرە ڕۆژانە ئەم سنتەرە ئەو پەڕی دەتوانێت 200 گەنج مەسەلەن بەخۆیەوە بگرێ یەک دنیا کێشەی گەورەی گەنج هەیە هەر ئێرە نا گەنجان لە هەموو کوردستاندا بۆیە وەڵامی پرسیارەکەت بۆ دەدەمەوە نەخێر هیچ پلانێک نەمانتوانیوە لە هینی بێکاری بکەینە حاڵەتێک کە وەڵامگۆی ئەم کێشەی گەنجان بین خۆشت باست کرد کە تاقە و قوت و توانای گەنجەکانی ئێمە زۆرە دەتوانرە سووتی لێوە بگیرێت بەڵام تا ئێستا توانرا وەکو پێویست لە کارچی هاوسەکانی کۆمەڵگەکی خۆماندا سوود لە گەنجەکانی خۆمان وەربگرین وەکو پێویست مەترسیێکی گەورەی کە ئەم ڕەوشەی دروست کردووە پشتگوێ خستنی توانای گەنجانە مەسەلەن هەر لە ئەوەی پێ دەڵێن پرۆسیسی سیاسی هەر لە پرۆسیسی سیاسیەوە بیگرە تا دەگاتە جونگە سەرەکی و گرنگەکانی تری ئەم وڵاتە بڵێ نادیدکردنێک پشتگوێ خستنێکی زۆر بۆ توانای گەنج هەیە ئێمە نەمانتوانیوە گەنجان بخەینە بەشێک لە گەشەپێدان و پەرەپێدانی ئەم کۆمەڵگایە سوود لە توانایان وەربگرین سوود لە بۆ چوونیان وەربگرین تواناکانیان گەشە پێ بدەین
یعنی من لەناو قەوسێکدا دەمەوێت لەسەر وشەیەک هەڵوەستە بکەم لە دنیادا لە چەمکی تازەی مامەڵەکردن لەگەڵ گەنجدا کە ئەمە ڕاستپارتەی نەتەوە یەکگرتووەکان بە تایبەتە و چ جای لەوەی کۆمەڵک وڵات کردویانە تا خاڵێکی جەوهری ئیشکردنیان پێی دەڵێن هاندانی گەنج یعنی لەناو قەوزدا چۆن دەتوانین گەنج هان بدەین یعنی گەنجێک حتا ینی من وەکو نمونە دەیهێنمەوە لە پرۆسەی خوێندنە لە پرۆسەی وەرزشە لە سەمایە لە گۆرانی گوتنە لە مەلەوانیە لە تیر هاوێژیە لە ئەسب سواریە لە گەیمینگە لە هەرچی شتێکە مەسەلەن گەنجێک حەزی هەیە تۆ چۆن دەتوانی ئەم حەزەوی بکەی بە پرۆژە لە هەر وڵاتێکدا هاندانی گەنج نەبێتە پرۆژەیەک بە تەکید گەنج هەز بە پەراوێز خستن و پژوێ خستن دەکات لە ئێستادا لە وڵاتی ئێمە هاندانێک نییە بۆ گەنج بە پێچەوانەوە دەتوانم بڵێم گەنجی ئێمە لە ناو بازنەیەک دەسوڕێتەوە و تواناکانی لە ناو خۆیدا دەخواتەوە و گەنجی ئێمە هەست بەوە دەکات لە یعنی تواناکانی دەمرێ و ناتوانێت ئەو خەونانەی کە هەیەی ئەو خواست و خولیا و خەونانەی کە لە ژیانیدا هەیەی پراکتیزی بکە هەر بۆیە دەبینیت بێ هیوا دەبێت بێ ئومێد دەبێت دوای چەند ساڵێک خوێندن دوای چەند ساڵێک مەسەلەن توانایە کە هەوڵ دەدات بە ئامانجێک بگات لە بازنەیەک دەخورێتەوە یا ئەوە تا ڕێگای هەندەران دەگرێت کە من پێم وایە هێشتا نەچوە بچێ دەکرێت هاندانی گەنج بکەینە پرسێک لە دەوڵەتی ئێمەدا و بەجددی بگەڕینەوە بۆ دنیای گەنج و گەنجێتی بۆی بتوانین لانی کەم وەڵامی خواستەکانی گەنجانی وڵاتی خۆمان بدەینەوە. باش کا خالیت شتێکی تر هەیە لە هەرێمی کوردستان هەمیشە باز لەوە دەکرێت کە کۆمەڵێک دەرچووی زانکۆ و پەیمانگاکان هەن کە ساڵانە بڵێن دەرچووی ئەو شوێنانن و دواتر ئەبێ ئەم گەنجانە هەلی کاریان بۆ بڕەخسێ بەڵام لەگەڵ ئەوەشە لەوانەیە باز لەمەش بکرێت کە ئەو گەنجانەی کە دەرچووی زانکۆ و پەیمانگاکانن پسپۆڕەکانیان لەوانەیە بەپێی ئەو خواستە نەبێت کە لە ناو هەرێمی کوردستانیا لە ناو بازاری هەرێمی کوردستان لە ناو ئەو کایانەی کاری تیا دەکرێت لە ناو هەرێمی کوردستان لەوانەیە بەپێی ئەو خواستە نەبێت کە سەردەم پێویستێتی ینی لەوانەیە کۆمەڵێک گەنج لە بوارێکا دەرچن و پێویستەکانیان زۆر کەم بێ بۆ ئەو پسپۆڕیە ئەمەیان چۆن ڕێک بخرێتەوە بۆی گەنج بچێتەوە سەر ڕێچکە ڕاستەکەی کارکردن و دەستکەوتنی هەلی کار خاڵێکی گرنگ بۆ ئەمە پرۆژەی بچووکە لە هەموو وڵاتان تاوان هەموو گەنجێک ناکرێدا بمەزرێ و دامەزراندن لە سنوور و لە یعنی توانایەکی دەوڵەتیدا مامەڵی لەگەڵ دەکرێت لە هەموو شوێنێک بەڵام گەنجانەی کە دانامەزرێن یعنی نابێت لە وڵاتێکدا مثلەن بێهیوا لە قاوەخانە و نێرگەلەخانە و ناو بازارێکدا بنیشێ و هیچ دەرفەتێکی کار و هیچ شوێنێک نەبێت بتوانێت بەرهەمهێنان لە تواناکەیدا بکات لەش ینی پرۆژەی بچوو کە لە چەند ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان لە چەند ساڵێکی کە لە 2 ساڵێکدا مثلەن ئیشی تێداکرا کە ئەنجامێکی زۆر باشی هەبوو دەوڵەت دەتوانێت بودجەیەکی دیاریکراودا بنێ و پشگیری پرۆژەی بچووک بکات ئەم گەنجانەی کە لە زانکۆکان دەدەچن لە هەموو شوێنان هەروایە لە چوارچێوەی پرۆژەی بچووکدا پرۆژەکانیان گەورە دەکەن و هەر ئەم پرۆژانە خۆشیان دەبنەوە دەرفەتێکی کار بۆ گەنجانی تریان مثلەن دەبێتەوە بەشێک بۆ پێشخستنی کۆمەلگایەکە خۆی ئێمە لە تەنیشت ئەوەدا من پێشنیازێکی تر بۆ بەڕێستان دەکەم یعنی هەروەکو نمونەیەکیش باسی دەکەم جگە لە 1-2 ڕێکخراو لە ناو قەوسێکدا کە ساڵانە فیستیڤاڵ و هینی تایبەت دەکەن بۆ دەرخستنی تواناکانی گەنج لانی کەم بڵێن کاکەمە خەڵاتێک ئەمە پێشاندانێک ئەمە هاندانێکتان بۆ دەکەین بەڵام دەوڵەتی ئێمە چی دەکا بۆ ئەوە مەسەلەن چەند ساڵە لەکوێ دەوڵەتی ئێمە توانیوێتی مەسەلەن ڕاستە گەنجێک لە کشت و کاڵ زانکۆی تەواو کردووە دانەمەزراوە بەڵام هەر ئێستا نمونەی چەندین گەنجی باشمان هەیە لە کشت و کاڵ فکرە و پرۆژەی زۆر باشیان هەیە بەڵام کەسێک نیخۆ دەستیان بگرێت بەدایان گەنج بە نمونە دەتوانین بیهێنینەوە لە بواری ئایتی ئێستا لە کوردستاندا توانایەکی ئێجگار سەراسیمە و باسییان هەیە چی ئاوریان لێ دەداتەوە مثلەن ینی ببوورە من مەبەستم لە دووبارە گەیمی لەبەرەوەی بەشێکە لە خواستی گەنج و لە سەردەمی زمانی ئێستا دەبێت تایبەتمەندی لێ وەربگرین لە شوێنان بەرهێنان لەوەدا دەکەن بە پرۆژەی بچووک دامی دەکەن بۆیە من وەڵامم بۆ پرسیارە ئەوەیە دەوڵەت دەتوانێت لە چوارچێوەی پرۆژەی بچووک یارمەتی گەنجان بدات سوود لە توانایان وەربگرێ بۆ گەشتە پێدانی
و پێشخستنی و بەهرەکانیان نیشان بدات و لە تەنیژ ئەوەشدا دەکرێت زمینەی هاندان بگوازرێتەوە بۆ پرۆژەیەک وەکو ئەو نمونەی باسم کرد ساڵانە دەکرێت نەک یەکجار بەدەیان جارەوە بکردرێ گەنجانمان پێشان بدەین تواناکانیان دەربخەین هانیان بدەین زمینیان بۆ خۆش بکەین ژینگەیەشی لەباریان بۆ بڕەخسێنین کە گەنجی ئێمە توانایەکی ئێجگار باشی هەیە دووبارە تەکیل لەوە دەکەمەوە بەڵام لەوەی کەس ئاور لە تواناکانی نەداتەوە بە تەکیل لە دوا ڕێگاکاندا یا بێهیوا دەبێت و خۆی دەخواتەوە لە ناو خۆیدا یا ئەوە تا ڕێگای قەدەری هاتوونەهاتی کۆز دەگرێتە بەر کە بەڕای من ئەمە بژاردە تەندروستیەکە نییە بژاردەی تەندروستەوەیە کە دەوڵەت خۆی پرۆژەیەکی جددی بۆ گەنج هەبێ و پرسی گەنج بکاتە پرسی سەرەکی خۆی. من لە کۆتا قسەکانی خۆتەوە پرسیارێک ئاڕاستی خۆتەکەمانێ لێتە پرسم ئەوەی کە باست کرد کە گەنجانی ئێمە بێهیوان ئاوڕ لە توانەکانیان نادرێتەوە واناکەن ینی دۆخێکی وان بۆ نەهاتۆتە پێشەوە بتوانن باهیوە و بە ئامانجەکانی خوان بگەن ئەمەوەی لە گەنجەکانی ئێمە کردەوە کە خواستێکی زۆریان هەبێت بۆ ئەوەی کە کۆچ بکەن بە وڵاتان و دەرفەتیژیان لە وڵاتێکی دیکە بەدەر لە وڵاتێکی خوان بدۆزنەوە ئێمە نابێت لێمان تێکستێ کۆچ ینی دیاردێکی جیهانیە ینی لە سەردەمی گلۆبالی ئێستادا سنوورەکان خۆیان دەشکێندرێن و ینی کۆچ فۆرمێکی کەی وەرگرتووە بەڵام ئەمەی لە کوردستان دەگوزەرێ دەتوانم پێ بڵم بڵێ وەڵامی پرسیارەکەی جەنابتە بڵێ لەبەرەوەی ژینگەیەکی لەبار نییە گەشە بە تواناکانی بدا بۆیە بە دوای خەون و فەنتازیایەک دەکەوێت بتوانێت خەونەکانی خۆی بەدی بێنێ ئیتر لە هەر شوێنێک بێت نا ئێستاش لە کوردستاندا گەنجی ئێمە مشارەکە و بەشداریکی زۆر باشی هەیە ئەگەر ئاوری لێ بدرێتەوە وە گەنجی ئێمە هەر وەک پێشتریش سەلماندوێتی ینی خۆ هەمووی 2 ساڵ ڕێی ڕابردووە هەمووی لە سەنگەرەکانی پێشەوە ئەوەی کە ڕێژەی شەهیدەکانمان لە پێشی پێشەوەی قوربانیدانی ئەم وڵاتە گەنجانن لە پێشی پێشەوەی داهێنانەکانمان گەنجانن بەڵام بەداخەوە ئێمە نەماتوانیوە بەرهەمهێنان لە تواناکانیاندا بکەین. بەڵێ خالید قادر بەڕێوەبەری سنتەری گەنجانی ڕانیە زۆر سپاس دەکەین کە لە ئەم تەوەرەی بەرنامەکە لەگەڵماندا میوان بوویت. دەست خۆش سپاس بۆ ئامادەبوونی شەناوەت.